یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئەمڕۆ بەردەوام لە خەمی ڕزگاری نیشتیمانی و ئازادی تەواوی کوردستاندا بووە. بە جۆرێک ئەو حزبە توانیوێتی لە یەک کاتدا خەمی پارچەکانی تری کوردستان لەگەڵ یەکگرێ بدا و وەک یەک خەباتیان لە پێناودا بکات. نمونەی ئەو پەیوەندیەش ڕۆژهەڵاتی کوردستانە کە یەکێتی بە درێژایی 43 ساڵی تەمەنی پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەڵ حزبەکانی ڕۆژهەڵاتدا هەبووە. ئەمە یەکەمین ساڵۆگەری یەکێتی نیشتیمانیە کە بەبێ حزوری سەرکردە و ڕابەری گەورەی خەڵکی کوردستان بەڕێز جەنابی مام جەلال دەگرێتەوە جێی خۆیەتی یادی بەرز ڕابگرین. پەیوەندی یەکێتی نیشتیمانی لەگەڵ هەموو پاچەکانی دیکە بە تایبەت شەخسی مام جەلال پەیوەندێکی زۆر تایبەتیە. یەکەم جار کە ناوی یەکێتی نیشتیمانی هاتە گوێی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە خەباتی جەماوەری و خۆپیشاندانە گەورەکانی ڕۆژهەڵات بوو لە دژی ڕژێمی پاشایەتی. یەکێتی نیشتیمانی هاوپەیمانی گەلانی درشمی کۆمەڵانی خەڵک بوو لە زۆربەی هەرە زۆری شارەکان و لەو وەختەوە یەکێتی نیشتیمانی وەک هێزێکی گەورەی کوردستانی دڵی جێگەی خۆی لە دڵی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات کردەوە. لێپرساوی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە سلێمانی ڕۆڵ و کاریگەری یەکێتی نیشتیمانی لە گۆڕەپانی سیاسی ناوچەکە بەرز دەنرخێنێ و پێی وایە یەکێتی ڕۆڵی سەرەکی هەبووە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا. بە تایبەتی لە سەرەتای دامەزرانی یەکێتی کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە نێوخۆی وڵات بوو، یەکێتی هێزی پشتیوانی نارد بۆ خەباتی حیزبی دیموکرات و ڕۆژهەڵاتی کوردستان و لەو هێزەدا بریندار و هەتا شەهیدیش هەیە و ئەوە لاپەڕەیەکی زێرینە لە پەیوەندی دۆستانی حیزبی دیموکرات و یەکێتی. لە قۆناغی جۆرا و جۆریشە ئەو پەیوەندیە گەشەی کردووە بە هێز بووە و ئێستاش پەیوەندیکی دۆستانیە. بە تایبەتی لە ئاستی هەرە باڵادا پەیوەندی نێوان دکتۆر قاسملی و شەهید و مام جەلال کە دوو ڕێبەری گەورەی کورد بوون لە دوو پارچەی کوردستانە پەیوەندیەکانیان زۆر دۆستانە و ئەوڕۆیی بوو. ئێمە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە لە ساحەی سیاسی کوردستانە و ئەو ڕۆژ دەوری دەبینین و خوازیارین ئەو پەیوەندیە نەکتەنیان لەگەڵ حیزبی دیموکرات لەگەڵ باقی هێزەکان هەروە بەهێزی بمێنێتەوە، چونکە ئەو هێزانە وەکو یەکێتی وەکو حیزبی دیموکرات دەوری سەرەکیان بۆ لە مێژووی بزوتنەوەی کووردا لە هەموو بەشەکانیا و بێگومان بەهێزبوونی ئەوان بەهێزبوونی کوردستان و کوردی لێ دەکەوێتەوە. جەنابی مام جەلال معماری دروستکردنی ئەو دۆستایەتی و برایەتی بووە. لێپرساوێکی باڵای حزبی دیموکراتی کوردستانیش ڕای دەگەێنێت پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ حزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێی بەیاخە و لە ئاستێکی باشدایە. پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حزبەکانی کوردستانی ئێران یا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندیکی دۆستانە و برایانە بووە و نەخش و دەور و ڕۆڵی جەنابی مام جەلال لە دروستکردنی ئەم پەیوەندیانە یەکجار بەرچاوە ئێمە وەکو حزبی دیموکراتی کوردستان ڕێز لە ئەو بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری ئەو دۆستایەتی و برایەتی یەکێتی نیشتیمانی بنسبەت حزبەکانی کوردستانی ئێرانەوە دەکەین و هەروەها دڵسۆزی هاوکاری برایەتی و دۆستایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبیر ناکەین و لە ساڕۆژی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا 43مین ساڕۆژی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی جەنابی مام جەلال معماری ئەو دۆستی و برایەتیە کە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروستی کرد. خودی شخصی جەنابی مام جەلال بووە کە توانی بە لێپرساوی پەیوەندیەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانیش لە سلێمانی لەو ڕۆڵی سەرۆک مام جەلال بە گرنگ دەزانێت و پێی وایە سیاسەتەکانی هاوسەنگی هێزی لە ناوچەکە ڕاگرت بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتە بووە، چ لە ڕۆژی نشست و چ لە ڕۆژی سەرکەوتنە. ئەمە مێژووی کە بە کەس ناسڕێتەوە واقعیەتێکی تاریخیە و نەخش و دۆری جەنابی مام جەلالیش زۆر پڕەنگە و ئەو حکمەتی هەبوو کە بتوانێت تەوازونی بینی وڵاتانی ناوچەکە و ئۆپۆزیسیۆنەکانیشیان نگابێرێ بۆ کە خۆتان زانن زۆر قورسە نگاهێشتنی ئەو تەوازونە ئێرتباتیە لە بینی ئیسلاحەن هێزەکانە و بۆ ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی دۆست و حزبێکی مهمە لە ناوچەکە و حتا لە خودی باشووری کوردستانە. ئەو نقطە قووەتە لە یەکێتی نیشتیمانی ئەوەیە کاتوانێت نقطەی سقلی بینی ئەو ارتباتاتە بێت، بتوانێت ئەو فەزا و ئەو جەوە دروست بکە بۆ حزبەکانی تر و بۆ خەڵک کە بتوانن ئەو مەکنوناتی دڵی خۆیان ئەو چتگەر لە دڵیانە هەیە و لە فکریانە هەیە باس بکرێت.
لە دیدی لێپرساوانی باڵای حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێتی نیشتیمانی وەک حزبێکی سیاسی کاریگەر لە ناوچەکە سنگ و قورسایی خۆی هەیە و هیچ کات درێخی نەکردووە لە پێشکەشکردنی هاوکاری بۆ پارچەکانی تری کوردستان و ڕەخساندنی زەمینە بۆ خەباتی سیاسی و مەدەنی و فراهەمکردنی کەشێکی دیموکراسی بۆیان کە لەو پێناوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی زۆری داوە. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.